ئەو شەهیدە قارەمانە ئەلێرە ڕاوەستاوین. ئەو شەهیدە قارەمانە کە لێرە لە شاری کەرکووکی قارەمان ئەگەر بیست بە ماری دنیاە و مەنسەب و ئەو تشتانە هەمووی لێرە هەبوو، بەس عاشقی خاک و نیشتیمان لێیدا و لە باشووری کوردستان گەڕا لە هەر چار پارچەی کوردستان، باکوور و ڕۆژهەڵات و چوە ڕۆژ ئاوا، لە ڕۆژ ئاوا جانی پاچی بە خاک سپارد بووە گەیشتە کاروانی شەهیدان. ئێمەی ملەتی کوردی مەزلومی زولممان لێکراوە بە هەموو شێوەیەک. ئێمە ئاراستەی ماڵباتی سەربەرزی شەهید و هەموو هەڤاڵانی هاوڕێی دەکەین. شەهید محەممەد حوسێن ناسراو بە هەڤاڵ ناودار کەرکووک گەنجێکی بێر و خۆنەویست ئەندامی ڕێکخراوی گەنجانی وڵات پارێز بوو. شەهید وەک ئەندامێکی کۆمەڵەکەمان بە ڕوحێکی فیداکارانە بەشداری سەرجەم کار و چالاکیەکانمان بوو، هەمیشە پێشەنگی گەنجانی وڵات پارێز بوو. لە دوای هێرشی دەوڵەتی تورکیای فاشست و چەتەکان بۆ سەر ڕۆژاوای وڵات هەڤاڵ ناودار نەیتوانی لە دوورەوە سیر بکات، بڕیاریدا بە پراکتیک بەشداری بەرخودانی ڕۆژ ئاوا ببێت. خەڵکی دۆگەکەم و خەڵکی کۆیە بەڕاستیەوانی زۆر هیلاک بوون لەگەڵمان وە خێر بێن سەر چاو هەموو ئەو خزم و دۆستانەی کە لە دوورەوە و لە نێزگەوە هاتوونە بە خێر بێن سەر چاو. لە کوردستان نەمێنێت، پەیمان تازە دەکەینەوە دەڵێ پەیمان بۆ شەهیدانی کوردستان، پەیمان بۆ شەهیدانی کوردستان.